هەر وڵاتێک تایبەتمەندی هەیە بەوەی کە ئەم جۆرە بەرهەمەی هەیە کە تایبەتمەندە بەم وڵاتە بە هەنگوینیش ببێ بە بەرهەمی نایاوی کوردستان. ئەمە بەشێکە لەو بەرنامەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستمان پێ کردووە بۆ دۆزینەوەی بازاری نێودەوڵەتی بۆ بەرهەمە ناوخۆیەکانی کوردستان. ئێمە ساڵانە گەرمیانی کوردستان بانکیەکانمان دەکەین بۆ ئەوەی بەرزترین کوالێتی باشترین زۆر سروشتی بێشیایی چارەسەری نەخۆشیەکان بێشیایی ئەوەی بێت کە بۆ کوردستانی بۆ پاشای بەرین پێمان پێی سەربەرز بین. زۆر خۆشحاڵین ئەوڕۆ بە هیمەتی جەنابتان هەمویان گرنگیان پێدا بەڵام لە هەمویان ئەفزەلتر جەنابتان ئەوە شانازیە بۆ هەمومان زۆر خۆشحاڵیە باشترین و گەورەترین مختبەرە بهێناوەتە کوردستان کە لە عێراق یەکەم مختبەرە بۆ تاقیەکەنەوە بزانە نەگەری ساڵانە تقریباً چەند پانە بێت ئەگەر 300,000 کورەمان هەبێ معدەل ئینتاجمان 3 کیلۆ بێت ئەم ساڵ نزیکی 900 تەنمانە بێت. باشە جۆری هەنگین هەندێکی ئەبینی تۆزە ڕەنگی کاڵترە هەندێکی تۆخترە گوڵەکانە ئەمە بەپێی گوڵەکانە بە سلێمانیان بە دیاریکراوی ناوچەی شار بارجاڵ هەنگاوانم و لەوێ هەنگین بەرەمگەن ئەمەش بەرهەمی دەستی خۆمە و ئێوە هەمووی سروشتیەوە تاقیشەوەی بەیان نییە بەرهەمیێرسە ڕۆشتووە بۆ تێست خۆشبەختانە هەنگوینێکی زۆر باش بووە ڕزڵتەکەی زۆر باش بووە. ئێمە دڵنیاین کە هەنگوینی هەرێمی کوردستان هەنگوینێکی لە ڕیزیەکەمەکانە لە چەندین بۆنەدا یەکەم دەرچووە لە ئەو فستیڤالەکانی کە لە دەرەوە هەنگوین خواردنێکە قەت خراپ نابێت هەزار ساڵی ساڵی کە تجاومان هەبوو بۆ ئەو داواکاری جەنابتان و ئەو هەوڵانی جەنابتان کە لەگەڵ بەیانە نێودەوڵەتەکانە یاوتانە بۆ ئەوی کە بەرهەمی کوردستان زۆر دەرەوە نەسەوە بەرهەمی کوردستان حتا ناوەکی کە گوڵ هەنیە گوڵمان لە کوردیەوە هێناوە هەنیمان لە ئینگلیزیەوە هێناوە ئەمەش جارتان کردووە و ئەمەش ئاکرەیە کە نوێنەرایەتی درۆکەشە بەڕاستی ئەوەی کردن شێکی زۆر باشە سەرەتاوە ئەبێ بە جۆرێک بکرێت کە ئەمە بێ بە براندێک بتوانین کوردستانی پێ بناسەنین. Your initiative, I think, is the best way to highlight the icon of your district. Well, thank you. I hope that your shelf of selling Kurdish honey would be everywhere in the world. زۆر خوشحاڵم کە بینین ئەمڕۆ بۆ یەکەم جار بە شێوەیەکی فەرمی هەنگوینی کوردستانیش هەناردەی دەرەوە دەکرێت کە بێگومان هەنگوینی کوردستان یەکێکە لە باشترین هەنگوینەکانی دنیا و هیوادارم ببێ بە براندێکی دیاری جیهانی کە کوردستانی زیاتر پێ بناسەنین دەستخۆشی لە جوتیارەکان دەکەین لە هەنگەوانەکان دەکەین لە هەموو ئەو تیمانەی کە بەشدار بوون لەم پرۆسەیە هیوادارم ئەمە سەرەتایەک بێ بۆ بەرهەمی زیاتر و جۆری زیاتریش و بتوانین بەم جۆرە بازاری هەموو دنیا بۆ کوردستان بکەینەوە و ئینشاءڵڵا کوردستان بەرەو هەنگاوێکی پێشکەوتووتر ببین. دەستخۆشی لە هەمووتان دەکەم. پیرۆزە ئینشاءڵڵا.